بەڵێ بیسەرانی خۆشەویست لە رادیۆ سەلام لەسەر شەپۆلی 94.3 هەر وەکو دیارە پێش ئێستا لە لایەن یونسکۆوە سلێمانی وەکو یەکێک لە شارە ئەدەبیەکان لە جیهان هەڵبژێردراوە پێش ئێستا چەندین تایبەتمەندی ئەدەبی هەیە ئەم شارە خنجیلانەیە. لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ پەیمان خۆشە لەگەڵ کاک دانا کەماڵ نووسەر و ڕۆژنامەنووس و توێژەر قسە بکەین کە مامۆستا سەرەتا زۆر سپاس باو دەرفەتەی بێمەت بەخشی و بەو پرسیارە دەست پێ بکەین تایبەتمەندیەکانی شاری سلێمانی لە بواری ئەدەب چین؟ سڵاو بۆ ئێوە کاک سەمیر، سپاس بۆ ئێوە و سپاسیش بۆم دەرفەتە. هەڵبەت سلێمانی تایبەتمەندی زۆر جیاواز و لە زۆر هۆ تایبەتمەندی خۆی هەیە. یەکێک لەو تایبەتمەندیانە ئەوەیە کە ئەدەبیات یان هونەر و ئەدەب لەم شارەدا هەمیشە زیندووە، هەمیشە مۆرتێکی زیندوی پێوەیە لەلایەن نووسەران و توێژەران. ئەتوانم بڵێم یەکێک لەو خاڵە جیاوازیانەی شاری سلێمانی کە لە شارەکانی تری جیاکاتەوە ئەوەیە کە ئەدەب و ئەدیبی لێ نەبراوە لە قۆناغە مێژوویەکانەوە هەتا وەکو ئێستا. لەبەرەوە ئەم شارە وەکو خۆشتان لە مقدیمەی بەرنامەکەتان باشتان کرد، ئەم شارە لەلایەن یونسکۆوە بە شارێکی با بڵێن ئیبداع لە ئەدەبا ناسێنرا، شارێکی داهێنەری ئەدەب. هەڵبەت ئەم بڕیارە یونسکۆش بڕیارێکی زۆر لە جێی خۆیەتی بڕیارێکی زۆر باشە، لەبەرەوە سلێمانی هەڵگری ئەو ناسناوەیە بەڕاستی هەر لەبەرەوەشە کە لەلایەن حکومەت یارێمی کوردستانەوە ناسناوی با بڵێن شاری ڕۆشنبیری پێدراوە. لەبەرەوە سلێمانی لە قۆناغە مێژوویەکانیا هیچ شاعیرێک یان هیچ ئەدیبێکی لێ نەبراوە، بەردەوام خۆی نێکردووەتەوە، بەردەوام ئەدیب و ئەدەبی هەبووە، ینی شارێکی زیندوو بووە لەو ڕوانگەوە. بەڵێ کاک دانا، ئەگەر بڵین بە کورتی، ئەگەر باسی هەندێک وەکو گوتمان بە کورتی باسی مێژووی ئەدەبی ئەم شارە بکەی، ینی باشترین شتەکانی باشترین کەسەکانی لە بواری ئەدەب بە درێژای مێژوو ئێوە چیمان پێ دەڵێن؟ خۆی کاک سەمیر سلێمانی وەکو پێشتر باسم کە تایبەتمەندی زۆری هەیە و ئەدیبیشی زۆرە. بۆ نمونە ئەگەر لە قۆناغە دوورەکانەوە دەست پێ بکەین سیر ئەەکەین سلێمانی لە سالمی شاعیرەوە، لە کوردی شاعیرەوە و پاشانیش کە ئەوە شەیەکە لە نالی زۆر لە سلێمانی ماوەتەوە زۆری ژیا و مەحوی بە هەمان شێوە. ئەگەر دواتر بازەڵ بین با بڵێن لەو قۆناغا بپەڕینەوە سەر قۆناغێکی تر دەبینین کۆمەڵێک کەڵە نووسەران و کەڵە دیوان و کەڵە شاعیرانی دیکەی بەخۆ بینیوە سلێمانی هەر لە پیرەمێردی نەمرەوە بۆ عەبدوڵڵا گۆرانی شاعیر، بۆ حەمەد ساڵح دیلان، بۆ شێرکۆی مەزن، بۆ شێرکۆ بێکەس، بۆ شێخ نووری شێخ ساڵح، یعنی کۆمەڵێک لەو شاعیرانە بەردەوام هەبوون لە قۆناغە جیاجیاکانەوە. لەبەرەوە سلێمانی بەردەوام ئەدیبی هەیە، بەردەوام شاعیری هەیە. ئەمە شتێک نییە کە لی ببڕێ. بە ئێستەیشەوە سلێمانی نەوەستاوە کۆمەڵێک لە ئێستادا کۆمەڵێک گەنجی زۆر جوان نووس، کۆمەڵێک گەنجی زۆر شاعیر، ئەتوانم بڵێم شاعیری زۆر باشن لەم قۆناغی دوای ڕاپەڕین کە ناو لراوە. ینی بەردەوام ئەوانش هەن لە نێو کایەکەیە با بڵێن لە نێو وەسەتی ئەدەبیاتە. لەبەرەوەیە کە سلێمانی هیچ کاتێک ئەتوانم زاتیەوە بکەم و بڵێم سلێمانی هیچ کاتێک بێ شاعیر بوون یان بێ ئەدیبی ناچێژێت، چکە بەردەوام ئەم شارە شارێکی زیندووە. و کاک دانا وەکتر ئەگەر ئەو ناوانەی ئێوە ئاماژەتان پێکرد لەوانە ساڵم، کوردی، نالی، مەحوی و چەندی تر، ئەوانە ناوی پڕشنگدارن لە مێژووی ئەدەبی هەرێمی کوردستان بەگشتی. نووسەرانی ئێستا، ئەدیبانی ئێستا لە هەرێمی کوردستان تا چەند لەسەر ئەو ڕێچکە ڕاستەنە کە ئەوان پێش ئێستا گرتیان بووە بەر؟ کاک سەمیر، خۆی من چ لە کۆڕ و کۆبوونەوەکان چ لە دیمانە و چاوپێکەوتنەکان ئەمە قسەیەکم هەیە. هەڵبەت ئەمەیان تایبەتمەندە بە شعر. بۆ نمونە نالی سەردەمێک بە کلاسیک نووسیرێکی کۆمەڵە تێکەڵەیە بۆ لە زمانی عەرەبی
و تورکی و فارسی لە بۆ نمونەگەر لە دێڕێکا بڵێ خۆش لەسەر سینەی سەری هەڵداوە دوو گوێی سەر بە مۆرمات و حەیرانم کە ئارعایرکەی هەناری گرتووە نالی لە مەقتەیەکاڵێ بەڵام ئەڵڵا گۆران هاتووە بە ستایلێکی نوێ بە زمانێکی پاراوتر و کوردیانەتر هاتووە ئەمەی کردووە لەبەرەوە هەر قۆناکە و تایبەتمەندی خۆی هەیە من هەمیشە لە کۆڕ و کۆبوونەوەکانە با بڵێ قسەیەکم هەیە لەسەر ناوی نانێم پێناسە یان شتێکی لەو بابەتە ناوی ئەنێم قسەیەکم هەیە بۆ شێر ئەڵەم شەعر وەکو منداڵێک وایە هەر لە قۆناغی یەک ڕۆژەیەوە ئیتر ئەو مناڵە گەورە بێ تا تەمەنێک بڕەکە بۆ 70 ساڵە 80 ساڵە 90 ساڵە ئیتر بڕی ئەو تەمەنە دیاریکراوە لەبەرەوە ئەدەبیش بە تایبەت شعر لە یەک قۆناغا نامێنێتەوە ڕێک وەکو چەمێک یان وەکو ڕووبارێک وەکو ئاوێک وایە بەردەوام ئەڕوات ئاور لە دوای خۆی ناداتەوە بۆ نمونە لە ئێستادا ئەو نووسەرانی کە هەن ناتوانین بڵین 100% وەکو نالی ئەنووسن یان وەکو عەبدوڵڵا گۆرانی شاعیر یان وەکو شێرکۆ بێکەسی مەزن یان وەکو حەمەد ساڵح دیلان یان وەکو هەر شاعیرێکی تر ناتوانین 100% بڵین وەکو وان ئەنووسن چونکە شعر گۆران ئەو قۆناغی کە هەیە لە ئێستادا شعر گۆڕانکاری بەخۆوە بینیوە بۆ نمونە سەردەمانی عەبدوڵڵا گۆران دانەویەوە وەسی گوڵێک دەکرد وەسی سروش دەکرد وەسی تولەڕێیەکی هەورامانی نەکرد بەڵام سەیرەکەی لە ئێستادا مەسایلی تەکنەلۆژیا مەسایلی با بڵێن جەنگ کوشتار دەرکردن لە زێدی با و باپیر تعریب کۆمەڵێک لەم چەمکانە هاتوونەتە ناوە وەکو کەرەستەیەکی شعر بەکار بهێنرێت بەڵێ کاک دانا وەکو کۆتاییم پرسیارم چیتر پێویستە بکرێت لە داهاتوو تاکو سلەیمانی وەکو ناوەندێکی گرنگی ئەدیبی بڵین ئەدەبی و ڕۆشنبیری لە سەرتاسەری جیهان ببینرێتن ینی چ ئەرکێک لەسەر ملی حکوومەتی هەرێمی کوردستانە چ ئەرکێک لەسەر ملی ئەدیبە نوێیەکانە هونەرمەندە نوێیەکانە لەم شارە بۆ مەسەلەی با بڵێن وەڵامی پرسیاری یەکەمە سلێمانی پێویستی بەچیە سلێمانی پێویستی بە مەتحەفە پێویستی بە کتێبخانەی گەورەترە سلێمانی پێویستی بە ئەو با بڵێن کلێنانە هەیە کە لە ئێستادا دروست بوون یان ئەو بۆشایانەی کە هەن لە ناو شاری سلێمانیا پێویستە پڕ بکرێنەوە سلێمانی پێویستی بەوە هەیە کە بەردەوام دەستی حکوومەتی هەرێمی کوردستانی پێوە بێ بۆ ئەوەی ئەم شارە دانەبڕێت ئەم شارە ئەو مۆرکە زیندوی کە ئێستا هەیەی بەردەوام بێت ئەم شارە پێویستی بە فەرهەنگێکی گەورە هەیە ئەم شارە پێویست بۆ ئەوەی ئەم فەرهەنگە بۆچی لەبەر ئەوەی کە وەکو بەڕێز داماژە پێکرد لە جیهانە بناسرێت چۆن بۆ نمونە مۆزەخانەیەک هەیە لە لۆڤەر لە پاریس جیهانە چێ بۆ سەردانی سلێمانیش بە هەمان شێوە کتێبخانەیەکی گەورەی تیابێ بەو شارەی کە خەڵک بۆ نمونە لە ئەمریکاوە لە بەریتانیاوە لە ئەڵمانیاوە لە وڵاتە ئەوروپیانی ترەوە لە وڵاتانی دەرودراوسیەوە بێن سەرخانی بکەن چکە ئەم شارە شارێکە پێویستی بە با بڵێن ئاور لێدانەوەیەکی زۆر جدیانە هەیە ئەویش بۆ مەسایلە فەرهەنگی و کلتوری و زمانی و با بڵێن ئەدەبیانەیە هەیە کە پێویستە ئاوری لێ بدرێتەوە بۆ وەڵامی پرسیاری دومیشت کە چی لەسەر ئەدیبان پێویستە بیکەن ئەدیبان پێویستە شانەشانی یەکدێت دەست بدەنە سەر ئەو بارە قورسەی کە لەسەر شانیانە بۆ نمونە هەڵگری ئەو پەیامە بن کە ئەگەر بۆ نمونە شعر لە قۆناغێکا بێ ئەو پەیامەی ئەو قۆناغە بگەێنن ئەدیبان لەسەریان پێویستە کە بێ هیچ گلەی و گازندەیەک بنووسن بۆ ئەوەی ئەم سلێمانیە ئەم شارە جوانەی کە هەمومان تیایە ئاژین بە هەموو نێتەوە با بڵێن جیاوازەکانەوە بە هەموو ئەدیان و دینە جیاوازەکانەوە بۆی وەکو بۆی بمێنێتەوە بنووسن لە پێناوەوەی ئەم شارە تەواو بێ بە شارێکی لە پێوەی لۆکاڵی بێ بە شارێکی جیانی و گشتگیر و خەڵک سەردانی بکەن. بەڵێ کاک دانا کەمال نووسەر و ڕۆژنامەنووس و توێژەر زۆر سپاس بۆ ئەم زانیاریە گرنگانە بۆ ئەم دەرفەتەی بێمەت بەخشیم. سپاس بۆ ئێوەش دەستی ئێوە خۆش بێت.